کاک دکتۆر دلێرشینا وەکو نوێنەرێوی هەزمان کرد بەشدار بن لێرە چونکە هەم کاک عەبدوڵڵا و میهرەبان خانەوەوانە هەر کوڕ و کچی ئێمەنە لەگەڵ ئێمەنە نمونەکی جوانن بەڕاستی نمونەی ڕنگدانەوەی عایلەی ئێوەنە و دوعایان لەوە بکەین خوا بەرەکەت بێختەنە نێوانیان و نەوە و کوڕ و کچی ساڵح و دیندار و ئیماندار پێک بێنن چونکە چاکبوونی کۆمەلگا بە چاکبوونی خێزانە بەڕاستی ئەگە خێزانەکان باش بن کۆمەلگاش باش دەبین. هەم ماڵی کچەکە کە ئەمە دایانناسین چونکە نمونەیەکی جوانن لای ئێمە هەم ماڵی کوڕەشکە کاک ئیبراهیم و عایلەتی ئیشاڵە مبارەکیەک دەبن و ئێمە دووبارە پیرۆزبایی دەکەین و ئەو مەراسیمە ئیشاڵە مەراسیمی خێرە و ئیشاڵە مای ئەوەیە کە خوا و پێغەمبەری خوا پێیان خۆشە کە پێکەنانی عایلە بە شێوازێکی جوان کە شەرع داوای کردووە کە داهاتوێکی بەرەکەتداری دەبێت ئیشاڵە. میهرەبانی دڵسۆزی و لێزانی